نەبوونی لقێک لە بانکەکانی هەرێمی کوردستان لە خانەقین کێشەی بۆ ژمێرارانی فەرمانگە حکوومیەکان دروست کردووە. وەک خۆیان دەڵێن هەفتانە چەند جارێک دەبێت سەردانی بانکی کەلار بکەن بۆ ڕایکردنی مامەڵەیەکی حسابی. جگە لەوەش لە داهاتوویەکی نزیکدا سیستمی بالکترۆنیکردنی موچەی فەرمانبەران دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە نەبوونی لقێک لە بانکەکانی هەرێمی کوردستان لە خانەقین گرفتەکەیان زیاتر دەکات. ئێمە وەکو ژمێریاری فەرمانگەکان زۆربەی فەرمانگەکان لە خانەقین سەر بە هەرێمی کوردستانە، بۆیە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بانقی بۆمان بکرێتەوە. لەبەرەوە ئێمە هاتوچۆی کەلارەکەین بانقەکانی لەسەر بە حکوومەتی مرکزیە، بۆیە جگەلەوە مەترسی لە ڕێگەر لە ڕوودا و ئەو مەسرەفی زیایش لەسەر حکوومەت ئەکەوێ. ئێمە کێشەمان زۆرە کاتی پارەی داهاتی وەرگین، حتا گە پارەکە با بڵێن 100,000 بێت، ئێمە ئەی پارە بێ بیخینە بانکە گەیشت لە کارار، یعنی جاروەجار وایە سیارەکانمان خراپە، دوور و سێ ڕۆژ ئەو پارە لامەنەمێت لە قاسە و ڕۆی یاسایی و پاریش ناوی لە قاسە یەک ڕۆژ زیاتر بمێنێ. فئەگەر ئەو بانکە لە خانەقین بۆمان بکرێتەوە، ئەو پارەی خۆین بنک ئیتر کارەکەمان ئاسان کرێت، یعنی یەک حتا گەرەکە ئەو فەرمانبەرە بڕۆت بۆ کەلار یەک ئەبێ ئیفاد بۆی بکرێت بۆ خۆی بۆ سایقەکەی، جاروەجار سوتەبینی بۆ سیارە، یعنی 100,000 ئیداعەکەی لە مەسرف وابزان 50-60,000 70,000 زیاتر لەسەر ئەو دوو مۆزەفە و بەنزین سیارە هەنەکەی. بەڕێوەبەری دارایی خانەقینش دەڵێت بەکردنەوەی لقێک لە بانکەکانی هەرێمی کوردستان لە خانەقین ساڵانە داهاتێکی زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. نزیکەی 8,000 فەرمانبەرمان هەیە لە خانەقین، بۆیە گرنگە لقێکی بانکیمان بێت سەر بە کوردستان لە خانەقینە، لەبەر ئەوەی باین دوو بەیانی وەکو خۆدا نەزانن ئەوێتە نظام بایۆمەتری و ئەلکترۆنیکردنی موچەکان و ئەوەش یعنی پێویستیمانەوێ بە بانقێکی سەر بە کوردستان لە خانەقینە و زۆربەی دایرەکانمان لە خانەقین سەر بە کوردستانن وحدە حیسابیان هەیە، بۆیە گرنگە بانکێکمان بێ لە خانەقینە. هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی بەردەوامە لەو میانەی شەو پرۆژەی بایۆمەتری و بە سیستمکردنی موچەی فەرمانبەران لە داهاتوویەکی نزیکدا دەخاتە بواری جێبەجێکردنەوە. کردنەوەی لقێک لە بانکەکانی هەرێمی کوردستان زۆرێک لە کێشەی فەرمانگەکانی خانەقین چارەسەر دەکات کە تەنها لەم سنوورە زیاتر لە 8,000 فەرمانبەر و موچەخۆری میلاکی هەرێمی کوردستان هەیە. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.